بەڕستەیەک لە وتەکانی جەنابی سەرۆک بارزانی دەست پێ دەکەین. ئەو وەختە بە چاکی کیمیایی بوو، بە کیمیۆبۆرۆن بوو، بە وێرانکردنی دێهات بوو. ئێستا بە شێوەیەکی تر کە گەنجەکانی ئێمە تووشی مەوادی مخدرات بکەن، کە مەشتێکی زۆر گەورەیە، خەتەرێکی زۆر گەورەیە. بۆچی سەرۆک بارزانی هەندە خەمخۆرە و پاڵپشتە بۆ ڕێگری لەم مادەیە سەرۆک وەزیران چی کرد؟ دامۆزەکان چیان کرد؟ شيء مسألة مخدرات معناه مسألة إرهابيش معناه جیاوازی لە بینی مخدرات و إرهاب نه. إرهاب ده احتمال بتقینەوەش کەسێک دەکوژی، بەڵام مخدرات وەکو سەرەتانە سەبر هەموو کۆمەلگای دەکوژی. أحب أن أنوه إلى قضايا مهمة في إقليم كردستان. من ناحية الأمن والأمان هو جدا متوفر وصورة ودرجة عالية جدا. وأيضا نكرر شكرنا إلى السيد رئيس مجلس الوزراء في إقليم كردستان السيد مسرور بارزاني على هذه الأمن والأمان. ئێمە زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەم کێشەی چارەسەر کردو بە ڕێگە لێگرتن هێنانە ناو مادەی هۆشبەر بۆ ناو هەرێمی کوردستان. ئێمە ئەو هەڵانە لەبیر ناکەین لە کاتی دەنگدان. پێش ئەوەی دەست بە بەرنامەی شوێنپەنجە بکەم، بەڕستەیەک لە وتەکانی جەنابی سەرۆک بارزانی دەست پێ دەکەین کە دەڵێت ئەوەی لە ئەنفاکردنی خەڵکی کوردستان لە قەتڵ و عامکردنی خەڵکی کوردستان لە چیمیا بارانکردنی خەڵکی کوردستان نەیانتوانی دوژمنانی کورد ئەمڕۆ دەیانەوێت لە ڕێگەی مادەیەکی مەترسیدار کە مادەی هۆشبەر مخدرات دەیانەوێت گەنجەکانمان لە ناو بن هەستنێتەوەیەتی لاوازکەن مەشغوڵیان کەن سەرگەردانیان کەن. ئێمە لەسەر بنچینەی ئەم ڕستەیە لەسەر بنچینەی خەمخۆری جەنابی سەرۆک بارزانی لەم بەرنامەیە باس لە چی دەکەین؟ پاڵپشتی و پێداگری سەرۆک وەزیران ڕێزار مەسوور بارزانی بزانە خەمخۆری ئەم سەرکردانەی کورد چییە؟ بۆ ڕێگری لەم مادەیە لەم مەترسیە چییە بۆ پاراستنی خەڵکی کوردستان؟ لەم بەرنامەیە بە شێوەیەکی ورد بە کورتی پێتان دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆک وەزیران چەند ڕۆژ بوو لەسەرەوەی قەڵاتۆکردنی ئەم باندانە و دەرچیکردنیان و ڕێگری لەم مادەیە بۆ ئەوەی خەڵکی کوردستان هاوڵاتیان پارێزرا بن لەم مەترسیە لەم مادە مەترسیدارە کە دوژمنانی کورد لە ناوخۆ لە دەرەوە دەیانەوێت لە ڕێگەی ئەم مادەیە ئەم هەرێمە لەناو بن، ئەم گەنجانە لاواز بکەن لە ناویان بن. باشە؟ ئیدی ئێمە لە بەرنامەی شوێنپەنجە لەگەڵ دامەزراوەکانی سەر بانزومەنی ئاسایش دژە تیرۆری کوردستان ئاسایشی هەولێر دەست پێ دەکەین. ئارامی و ئاسایش لەم شارە بە تایبەت و هەرێمی کوردستان بەگشتی بۆ تا سەنگێکی گەورە و باسی هەموو خەڵکی بیانی و ناوخۆی ناوچەکە کە بەهێز و ئارام و پڕ لە ئاسایشە. حکوومەت بۆ تا چەتری ئەو ئارامی و ئاسایشە و هاوڵاتیان لە دەستێکی ئەمیندا. شوێنپەنجە باز لە یەکێک لە گەورەترین مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان و هاوڵاتیان دەکات کە مادەی هۆشبەرە. ئەو مادەیە جۆرا و زۆرانەی هۆشبەر بەهێنان و بازرگانیکردن و بڵاوکردنەوەی لە ناو خەڵکی کوردستان هەڕەشەیەکی گەورە بوو. بەڵام بە پاڵپشتی سەرۆک بارزانی و هەوڵەکانی سەرۆک وەزیران مەسرور بارزانی خەڵکی کوردستانیان پاراست و لەو پیلانە مەترسیدارەی دوژمنانی کورد کە دەیانەوێت گەنجەکان لە ناو بن و هەستی نیشتیمانیان نەمێت و سەرقاڵیان بکەن. ئێمە لە ئاسایشی هەولێرین. بازرگانەکانی مادەی هۆشبەر ئەوانەی کە دوژمنی میلەتەن هەر چ شێوازێک ڕێگایەک دەگرنە بەر بۆ ئەوەی مادەی هۆشبەر هاوردەی هەرێمی کوردستان شاری هەولێر بکەن فەشەل دێنن. هێزەکانی
ئەنجومەنی ئاسایشی هەولێر ڕێگە نادەن. سەرۆک بارزانی لە زۆربەی وتارەکانی ئەو مەترسیە دەخاتە ڕوو. ئەو وەختە بە چاکی کیمیایی بوو، بە کیمیاباران بوو، بە وێرانکردنی دێهات بوو. ئێستا بە شێوەیەکی تر بەوەی کە ملەتی ئێمە گەنجانی ئێمە تووشی مخدرات بکەن بۆ ئەوەی بڕوا بەخۆ نەمینی لە ناوتاکی کورد کە ئەمانە زۆر لە کیمیایی و لە ئەنفال خەتەرتر و ترسنۆکتر. زۆر بە شێوەیەکی مومەنهەجە کە گەنجەکانی ئێمە چ وەلایەکیان نەمینی بۆ ئەم خاک و ئەم نیشتیمانە کە هیچ بڕوایەکیان نەمینی بە خۆیان و بە خوێنی شەهیدانیان کە ئەمە شتێکی زۆر گەورەیە، خەتەرێکی زۆر گەورەیە. مادەی هۆشبەر مەترسێکی گەورە و هەڕەشەیەکی جددیە لەسەر هەموو جیهان و عێراق و ناوچەکە و هەرێمی کوردستانیش. بەڵام لە هەرێمی کوردستان دامەزراوەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش سەرکەوتوانە ڕوبەڕووی ئەو باند و بازرگانانە بوونەتەوە و ڕێگریان لێ دەکەن تا ئەمڕۆژ دۆخەکە کۆنتترۆلە هەرچەندە لە عێراق و بەشێکی زۆری وڵاتان لە کۆنتترۆل دەرچووە. ئەو هەوڵانش سەرکەوتوانە با پاڵپشتی و بڕیاری سەرۆکوەزیران مەسرور بارزانی ئەنجام درراوە. بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان تەنیا ئەرکی حکوومەت نییە، بەڵکو ئەرکێکی هاوبەش، ئەرکی هاوبەشی هەموو لایەکمانە و لەم ڕۆەوە داوا لە دایک و باوکان، ناوەندی پەروەردەیی و ئەکادیمی و ڕۆشنبیرەکانمان، مامۆستانی بەڕێزی ئاینی، دەستگاکانی ڕاگەیاندن، کەساتیە کاریگەرەکانی ناو سۆشیال میدیا و هەموو هاونیشتیمانان و خەمخۆرانی ئەم وڵاتە دەکەم کە هاوکار و یارمەتیدەری حکوومەت بن و هەر یەکێک لە پێگەی خۆیەوە کار بۆ هوشیارکردنەوەی کۆمەڵگە و بە تایبەتی گەنجەکانمان بکات و لە مەترسیە کوشەندەکانی ئەم پەتایە ئاگاداریان بکات. لێکۆڵینەوە لە چیرۆکی یەکێک لەو باندانە دەکەین و هەوڵەکانی ئاسایشی هەولێر بۆ دەرجیکردنی گروپێکی بازرگانانی ماددەی هۆشبەر نیشان دەدەین. ساتی چاودێری و دەرجیکردنی ئەو باندە لە کامێرە تایبەتەکانی بەڕێوەبەراتی ئاسایشی هەولێر بڵاو دەکەینەوە. گەورە ماتۆر سکیلەکە هات گومالی پێ کرد. هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بنبڕکردن و خەڵاتۆکردنی ئەو ماددە مەترسیدارە بەردەوامە. ئەمە وەک جەنگێکی نەبراوەیە دەبێت هەمووان خۆمانی بۆ ئامادە بکەین و هاوکاری دەستگا ئەمنیەکان بین بۆ ڕوبەڕووبوونەوەی. پێش ئەوەی دەست پێ بکەم پێتان بڵێم ئەوەی دەستم چییە، دەمەوێ ئەوەتان ببیر بێنمەوە. زۆربەی کۆبوونەوەکان کە بە سەرپەرشتی جەنابی سەرۆک بارزانی کە بەڕێوە دەچێت لە قوتەکانی باز لە مەترسی ماددەی هۆشبەر دەکات. ئەمە و ماددە هۆشبەرانەیە. دەیانێت بۆ ماددە هۆشبەرانە میلەتی کورد گەنجەکانمانە ناوبەن، ئیرادەمان بشکێنن، بەڵام ناتوانن. بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بە پاڵپشتی سەرۆکوەزیران و بە جێبەجێکردنی یاسا لەلایەن دامەزراوەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش دادگاکان ئیدی ئەمانە ڕژن لەسەر چێ دەرجیکردنی ئەو کەسانێک کە ئەم تاوانە ئەنجامەدەن. ئەگەر حکوومەتی هەرێم خەمخۆرانە هەوڵ نەدات ئەم مادەیە دەچێتە هەموو ماڵێک. لە چوارچێوەی ئەم هەوڵانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاسایشی هەولێر لە ئۆپەراسیۆنێک
باشە ئەم تۆمەتبارانە دەستگیر دەکات کە ئەمانە وەک بازرگانی مادەی هۆشبەر بازرگانیان کردووە بەم مادانە کە بڕێک نزیکەی 3 کیلۆ زیاتر لە مادەی هۆشبەر زۆری کریستال ماری جوانە ئەمانە هەمووی ئەو مادانن کە هەوڵ درراوە بڵاو کرێتەوە دا بەشکە بازرگانی پێ بکرێت ئەو بازرگانەش چەکدار بووینە ئەم چەکانیان لا بۆ لە سەرچی زۆری دەمانچە و مامناوان لەسەر فەرمانی دادوە لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر ئەم کەسانە دەستگیرکران ئەم تۆمەتبارانە دەست بەسەر مادەکان داژین لەم ئۆپەراسیۆنانە کە ئاسایشی هەولێر بەشێکی زۆری ئەنجام داوە لەم گرتە ڤیدیۆیانە جیا لەوەی کە چەندین بەڕێوەبەرایەتی و دام و دەستگایتر هێکار لەسەر دەکا ئەم باندانە مادەی هۆشبەر لە کاتی بازرگانیکردن دەستگیر کراون ئەمانە چەکدار بن و ڕوبڕووی هێزەکانی ئاسایش بن ئەمە لە هیچ شوێی دنیای بەم شێوەیە نەبووە ئەم لێپرسینەوەی لێرە هەیە ئەم خەمخۆری حکوومەت بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی هاوڵاتیان پەرێزراو بن لە هیچ شوێی دنیا بەم شێوە نەبووە ئەو کەسە بێن ئەو باندانە بێن و بوارێن نەماوە بۆیان کار بکەن بازرگانی بکەن باش لە کوردەواری زۆر زەدەی قورجیان گرتوونە ناتوانن باشە ئەمە لە ناوچەکانی تری عێراق خەڵک بە بەدەست ناڵێنێت هیچ ئەوانە دەستگیر ناکردن بەهێزن خەڵکیان لەگەڵان ئیدی تجارەت دەکەن بازرگانی دەکەن بەڵام لە هەرێمی کوردستان لەو ناوچەیان دەسەڵاتی حکوومەت هەرێمی کوردستان بوارێن بۆ ناڕاستێت مەجال نادێت ئەم مادانە کە دەستگیر دەکرێت دەست بەست دەکرێت هەمووی ناو دەبردرێت ئیدی ئەم حکوومەتە ئێستا کە هەیە و ئاسان لە ئەرکدانیە ئەرچی قورسە ئەوان باسی وەش دەکەن هاوڵاتیانیش هاوکارن و متمانە چی هاوڵاتیان متمانەی گەوریان بە حکوومەتەیە ئەو بازرگانانەی مادەی هۆشبەر زۆر جار ئافرەتانیش بەکاردەهێنن بۆ بڵاوکردنەوە و کڕین و فرۆشتنی ئەو مادە هۆشبەرانە بۆ ڕاکێشانی سرنجی گەنجەکانیش تا وایان لێ بکەن ئاڵودەی ئەو مادەیە بن هەر کاتێکیش ئەو گەنجانە ئاڵدە دەبن دەکەونە تۆڕ و داوی ئەو باندانە ئاسایشی هەولێر لە شەو لە ئۆپەراسیۆنی جیاواز دوو باند دەستگیر دەکات ئەم باندانە خەڵکی وڵاتی خەڵکی مووسڵی تێدا خەڵکی عێراقی تێدا خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان و ئەمانە چەند باندێک بووینە ئیدی ئەمانە لەگەڵ ئەم تۆمەتبارانە لە شوێنی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون کە ئەمانە کارتی نیشینگەشیان بەسەر چووە ئەم کەلوپەلانەی دەیبینین لە کاتی دەستگیرکردنی ئەم باندانە ئەم تۆمەتبارانە ئەمە چەکی جۆری دەمانچە بێمۆڵەت هەموو ئەوچەکانە بێمۆڵەتن ئەمە کریستال و مادەی هۆشبەر زۆری کریستال ماری جوانیان لای بۆ پایپ و کۆمەڵە کەلوپەلیان هەبوو ئەمانە ڕوومانەشان لابوو لزمنا باند كبير يتكون من 6 أشخاص بأوكرانيين عرب وكراد يتاجرون بالمخدرات نوع الكريستال والجامايكا والماريوانا وباقي المخدرات وبنات 2 أوكرانيات كنا معيشهم ببيت بدون العلم مال السايش باثناء التجارة بالمخدرات والجايبين البنات بدون علم لزمونا للسايش ئەو باندانە زۆربیان خەڵکی بیانی و چەکدارن سەرڕای سەرکەوتووی هەوڵەکانی دامەزراوەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش و دەستگیرکردنی تۆمەتباران و ڕێگری لەو دەرد و مەترسیە کە خەڵکی کوردستانی کردوتە ئامانج هێشتا مەترسیەکان بەردەوامن ئەم دوو ماتۆسکی لە بەجیا ئەمە مادەی هۆشبەریان لابووە کەلوپەلی سەیریان لابووە لە کاتی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بە شێوەیەکی زۆر زیرەکانە دەستیان بەسەر هەردوو ماتۆسکیل و کەلوپەلەکان و تۆمەتبارەکانیشدا ئەو کەلوپەلانەی کە دەست بەسەر کراینە ئەمە شەو نخوونی ویستە لەیان ئەو هێزە تایبەتانی ئاسایشی هەولێر کە هەوبەی تاوانەکان و لێکۆڵینەوە ئەو تیمانە شەو نخوونیان کردو تا ئەم مادانە ڕێگری لێ دەکەن بڵاو بێتەوە تا ئەم تۆمەتبارە مەترسیدار و باند و بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر دەکەن ئەمە بڕیاری حکوومەتە ئەمە خەمخۆری حکوومەتە بۆ ئەوەی کە دەڵێت هاوڵاتیان دەسەرچی ئەمیندان
هەر بەڕاستی ئەم خەمخۆریە وای کردووە متمانەی گەورە لە هاوڵاتیان. هاوڵاتیانی عەرەبی عێراقی سەرسوڕماون لە خەمخۆری سەرۆک بارزانی و کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کە هێندە خەمخۆری خەڵکی کوردستانن بۆ پاراستنیان لەم مەترسیە گەورە. طبعا احنا اليوم نشكر حكومة اقليم كردستان ونشكر بالاخص الاسايش اربيل العامة بموضوع اجراءاتهم التحقيقية، بموضوع الامن والامان، بموضوع المتابعة الدقيقة في داخل المجتمع، بموضوع التحقيقات التي متواجدة عندهم صارمة جدا بموضوع المخدرات، بموضوع الارهاب، بموضوع غيرها وغيرها وغيرها. وايضا نكرر شكرنا إلى السيد رئيس مجلس الوزراء في إقليم كردستان السيد مسرور بارزاني على هذه الأمن والأمان. أحب أن أنوه إلى قضايا مهمة في إقليم كردستان. من ناحية الأمن والأمان هو جدا متوفر وصورة ودرجة عالية جدا. الكهرباء متوفر، الماء متوفر، التعايش السلمي بين العرب والأكراد وأكو تفرقة وقانون على الجميع يمشي. موضوع المخدرات موضوع تقريبا مسيطر عليه بشكل رائع جدا. جهود مبذولة من قبل الأسايش وأمن إقليم كردستان مشكورين عليها. في ختام هذا اللقاء أوجه الشكر والتحية للسيد مسعود بارزاني، تحية طيبة له ونشكره على هذا الجهد المبذول من أجل عيش الرغيد في إقليم كردستان. الشكر للإدارة المحلية أو إدارة أربيل بخصوص التنظيم والترتيب. حقيقة مدينة نفتخر بها جميعا كعراقيين، نفتخر بأربيل وبتنظيمها وبترتيبها وبنظافتها، وهذا الشكر يعود إلى فخامة الرئيس مسعود بارزاني حقيقة اللي تعبوا على هاي المدينة، وجزيل الشكر. نشكر طبعا حكومة إقليم كردستان ونشكر السيد الرئيس الكاك مسعود بارزاني على الأمن والأمان، وإن شاء الله إحنا ماكو فرق بين كرد وعرب ومسيح، إحنا متعايشين هنا بدولة أربيل، وإن شاء الله يا رب يحفظ الإقليم ويحفظ كل قادة وكل المسؤولين شعبا وقادة. وشكرا جزيلا للأمان اللي متوفر. احنا من نشوف إقليم كردستان ونشوف أربيل نشوف إنه أكو أمل للعراق، أكو أمل للعيش رغم الظروف اللي صارت في العراق ورغم الأحداث اللي جرت على العراق، لكن أربيل بقت بالتطور وبالتقدم، وشكرا لهم. أنا كشاب أحب أقدم شكري للأسايش العامة بالتدخل السريع في مكافحة المخدرات. كلش دا أشوف تدخل، ماكو منطقة يخلى من هذا الموضوع، كل منطقة بالعالم، كل دولة بالعالم بهذا الموضوع. بس شكرا للتدخل السريع والحلول السريعة الموجودة والجهد المبذول على هذا الموضوع. مەسەلەی مادەی هۆشبەر و تەنانەت دیداری ڕێزدار سەرۆک بارزانی لەگەڵ مامۆستایانی ئاینی یەکێک لە تەوەرەکانی قسەکانی ئەوە بوو کە جەختی کردەوە مادەی هۆشبەر ئافاتێک کە بەرەو بەڕۆکی وڵاتی ئێمە و خەڵکی ئێمە هاتیە پێویستە هەموو لایەکمان بە تایبەتی بەرز نرخاندنی هەبوو لە ڕۆڵی زانایان کە دەورێکی باڵایان هەبووە و هەوڵی زیاتریش بدەن لەو ئەوەی بتوانین مادەی هۆشبەر بە شێوەیەکی بەرچاو کەم بکەینەوە لە وڵاتی خۆماندا. و ئێمە لە یەکێتی زانایانەوە ڕۆڵی حکوومەت و دەستگا ئەمنیەکان لە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بەڕاستی بەرزە نرخێنین و جێگای سوپاس و پێزانینە، و پێم وایە هەر خانەوادەیەکی دیندار لەو هەرێمە ئەبی سوپاسی دەستگایەکانی ئەمنی و حکوومەتی هەرێمیش بکە بە تایبەت لە نەهێشتن و کەمکردنەوەی مادەی هۆشبەر لە ناو کوردستانی خۆمان، چونکە خوا نەخواستە ئەگەر ئەو مادە زیاتر تەشەنە بکە و بەڕۆکی خێزانەکانمان بگری دوجار هەمومان گرفتارە بین و لە زۆر ڕووەوە تووشی کارەساتی گەورەشە بین. حکوومەتی هاوڵاتیانە، هاوڵاتی سەنتەری کار و خزمەتگوزاری ئەم حکوومەتەیە. لەسەر ئەم بنسینە هاوڵاتیان لە هەموو هەڵبژاردنەکان دەنگ بە لیستی پارتی دیموکراتی کوردستان دەدەن، چونکە ئەم حزبە ئامانجی پاراستنی هەرێمی کوردستان و خزمەتکردنی خەڵکی کوردستانە.
سەبارەت بە هەوڵەکانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر لیوا بارزان قەساب بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر دەبینی. تەمەشای شاری هەولێر دەکەی هەولێر تایبەتمەندێکی خۆی هەیە لەسەر شارەکانی کوردستان و لەسەر شارەکانی عێراق چونکە هەولێر هەم شاری پێکەوە ژیانە هەم شاری هەموو نەتەوەکانە لە عێراق ئەگەر جوغرافی هەولێر تەمەشاکە لەگەر دیمۆگرافی جیاوازیەکان لەوێ دەبینی هەمووشی دەگەڕێتەوە سەر ئەمنیەت لە دوو تەوەرخۆی دەگری بەشەشیان ئەمنیەتە بەشەشیان خەڵکی شارەکەی دائیمەن پێکەوە ژیانیان هەڵبژاردی دائیمەن بەڕوو عەشیرەتەوەی ئیشیان کردیان ئەمە دائیمەن دوو تشتی ڕەچاو دەکەین یەک متمانە لەگەر هاوڵاتیان دوو بە ئەکادیمکردنی دەستگا ئەمنیەکان هەوڵماندای هاوڵاتیان چاوی مەبن جێی مەبن و ئەمە خزمەتکاری هاوڵاتیان بین و بەدەنجیانەوە بچین لە بۆچێ نەمانی تاوان نەمانی کێشەکان دوو کێشەی مەسەلەی مخەدەراتمان هەیە مەسەلەی ئیرهابیشمان هەیە جیاوازی لە بینی مخەدەرات و ئیرهابنێ ئیرهاب دێ بەاحتیمالە بە تەقینەوەشی کەسێک دەکوژی بەڵام مخەدەرات وەکو سەرەتانە سەبر هەموو کۆمەلگای دەکوژی هەوڵی تەواوماندایە لە بنبڕکردنی مخەدەراتیش مخەدەرات ئێستا لە عالەتێکی زۆر باشداهێنێ نزبی زۆر هاتە خوارێ لەبەرەوە ئێستا ئەمە خەریکین ئەو کەسانێک کە تیجارەت بە مخەدەراتی دەکەن و ئەو کەسانەی کە تەوزیعی مخەدەرات دەکەن دەستمان کردێ بە دەژیکردنی ئەوانەوە و سەرکەوتوش بوونێ لەناو کەس خەڵکەکی زۆر باش دەژی کرا و درایتە دادگا لە تاوان. لە ماوەی ڕابردوو مەترسیەکانی مادەی هۆشبەر لە سەر هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر فراوان و زۆر و بەڵام پاڵپشتیەکانی جەنابی سەرۆک و ڕاستپاردەکانی جەنابیان و ئەو کارانێ و ئەو ڕێکاریانە لەلایەن سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی خودی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەنسوور بارزانی هۆکارێکی گرنگ بوو و ئەو ڕێکاریانەی کە لە هەرێمی کوردستان گیراوەوە بەدەر لەوەی کە ڕێکاریەکان وەکو خۆی جێبەجێکرا بەڵام ئەو ڕێکاری و ڕێنماوی یاسانێک کە لێرە هەیە لە هیچ وڵاتێک بەو شێوەنیە کە بەو ستاندارە توانراوە هەرێمی کوردستان وەرەوە خێزان و تاچی کوردستان پارێزی ئێمە وەکو زانکۆ وەکو پەیمانگەش هەوڵمان داوە لێ ڕێگەی ئەو ڕاستپاردانەی لە سەرۆکاتی حکوومەت وەروازانکۆ بۆ مادەی وەکو خۆی جێبەجێ بکرێت و لە داهاتوش دەنگمان بۆ ئەو لیستە دەبێتن و بۆ ئەو کار و چاڵاکیانە دەبێتن کە لە ماوەی ڕابردوو هەرێمی کوردستانی پاراستوەرەوە هەر لە ئایندەش هەرێمی کوردستان دەپارێزێت. ئێمە زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەم کێشەی چارەسەر کردو بە ڕێگەی ڕێگە لێگرتن هێنانە ناو مادەی هۆشبەر بۆ ناو هەرێمی کوردستان یاخود دەست بە سزاگرتنی ئەو تاوانبارانەی ئەو جۆرە کارانە دەکەن زۆر سوپاس دەکەین ئێمە ئەو هەوڵانە لەبیر ناکەین لە کاتی دەنگدان. لە کابینەی نوێمدا زۆر سوپاسی ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی دەکەین کە دەستێکی باڵای هەبوو بۆ لە ناوبردننی ئەم مادە کوشندەیە. زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ ڕێگریکردن لە هاتنە ناوی ئەو مادانە بۆ ناو هەرێمی کوردستان و ئەگەر ئەو ڕێگریکردنە نەبووە ئەو مادەی لە ناو هەموو ماڵێک بڵاو دەبەوە لە هەموو چین و توێژێکدا بەکار دەهێنرا و دیاردەیەکی خراپی لەسەر کۆمەلگا بەجێ دەهێشتن و و لە کاتی دەنگداندا ئەم هەوڵانە لەبیر ناکەین. خۆشبەختانە لە سای کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەلایەن ڕێزدار مەسرور بارزانی و حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکان کە ڕێگیرێکی بەرچاویان کردووە بۆ نەهێشتنی مادەی هۆشبەر دەستخۆشیان لێ دەکەین و زۆر سوپاسیان دەکەین. سپاسی حکوومەتی هەرێمی کوردستانێکیان تایبەتی کابینان هەیە حکوومەتی هەرێمی کوردستانێک کە ڕاویە بە ڕاستپاندن و هێزن ئەمنیایی بۆ کۆنتڕۆلکردنە تاوانێت تایبەتی تاوانێت مادەی هۆشبەر. حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی تۆکمەی هەیە بۆ هۆشیارکردنەوەی گەنجەکان و پاراستنی نەوەی داهاتووی کوردستان. ئێمە لە کۆمەڵگەی بارزانی نەمرین ئەگەرچی لە پەیامی سەرۆک بارزانی لە وتارێک باسی ئەوەی کرد کە دەیانەوێت ئەم هەرێمە ئەم خەڵکەی بە بابەتی مەترسیدار بیانەوێت ئەم گەنجانە هەستی نیشتیمانیان نەمێنێت لە ڕابردوو بە تانک و تۆپ بە ئەنفالکردن ویسیان خەڵکی کوردستان ناو بن نەیانتوانی بەڵام ئێستا لە ڕێگەی زۆرا زۆر بە تایبەت باسی مادەی هۆشبەری کرد بۆ ئەوەی چی هەستی نەتەوایەتی گەنجەکانمان ئەم نەوانە لاوازکەن مەشغولیان کەن بەڵام ئێمە ئەمڕۆ لە کۆمەلگەی حکومی بارزانەمە ئەمە قوتابخانەیەکی حکومیە ئەم حکومەتە چ دەکا پلانی زۆرا زۆری هەیە بۆ ڕوبڕووبوونەوەی ئەو مەرامە ناحەزانەی دوژمنانی گەلی کورد نە لە ڕێگەی دەستگیرکردن و باندەکان و ڕێگریکردنیان لێ ئەمە وەکو ئەرشی دەستگا ئەمنیەکان
بەڵام بە شێوازی زۆرا و زۆرتر ڕوبەریان ئەبنەوە لێرە بزانە چۆن پەرە بە هەستی نیشتمانی ئەم نەوانە دەدرێت ئەم گەنجانە ئەم منداڵانە ئەدرێت بۆ ئەوەی گەنجی بەتوانە لێ هاتوو نیشتمان پەروەەر دروست بێت بۆیە حکومت ناوەستێت لە بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان پێشکەوتن لە بنیادانی کۆمەڵگەیەکی گەورەی کوردی تەندروست و نیشتمان پەروەەر.